لەم شوێنە چاوپێکەوتنم لەگەڵ خات و سۆما ئیبراهیم کرد ئەو کچەیکەوە نەخۆشی داونی هەبوو هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ڤیدیۆکەی لە سۆشال میدیاکانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش دەنگدانەوەیەکی زۆری بەدوای خۆی داهێنا دوجار لەلایەن چەند خێرخوازێکەوە سێ گەشتی عومرە کرایە دیاری بۆ خات و سۆما و خانەوادەکەی هاوکات کۆمەڵێک دیاری یاخود بڕێک پارە وەکو دیاری بۆ خات و سۆما هێنراوە ئێمەش وەکو دەستێکی ئەمین لە کەناڵی ئاسمانی پەیامەوە دەیبین و دەیدەین بە خانەوادەی خات و سۆما لەگەڵماندا بن. ئەو دەڵێت زۆر دڵخۆشم دەچینە مەککە و عومرە دەکەم دەشڵێ زۆر سوپاسی داکوبابم دەکەم هاوکات فەرمودەیەک لەو 63 فەرمودەیەم بۆ دەخوێنێتەوە کا وەک پڕۆژە تێیدا بەشداری کردبوو. سۆما خان دەتوانی قورئانمان بۆ بخوێنی ئەم جارە یان حەدیسێکمان پێ بڵێ؟ حەدیسێکم پێ بڵێ ئەم جارە. آدم هو صحة عين أمش قرية باش التحان دت مكي أمن السمخان لقداكم دت مكي أمن دك باشوس باس دكم دك باوك زوز دلغزب با محمد دار الدعاء محمد دار باب تلفي أقول دك أقول أنا قسم عندك إذا سباسك ياي فكري جو باشا فكري بەڕێبەری پرۆژەی ڕۆشنایی فەرمودە دەڵێت تاکو ئێستا لە ڕێگەی خەڵکی خێرخوازەوە جگە لەو سێ عومرەی کەوا سەرەتا بەڵێنماندا بوو 13 کەس خەڵاتی عومڕیان پێشکەش کراوە هاوکات بۆ ڕۆژی ئەنجامدانی تیر و پشکیش مژدانەی پێ و دەڵێت ئەو کات ڕای دەگەیەنین 13 کەس لەوانی کە شایستن خەڵک بە شایستیان زانیوە خەڵکی خێرخواز و خواپێدا و بڵێن عومڕیان پێدراوە ئەوەش بەرەکەتی ئەو پرۆژەیە الحەمدوللیلا من ڕێز و حرمەتی زۆرم هەیە بۆ خانەوادەی ئەو کچە عەزیزە کە سەری هەمومانی بەرز کرد دڵی هەمومانی خۆش کرد بەڵگە بوو لەسەر پەروەردەیەکی جوان بەڵگە بوو لەسەرەوە کە خانەوادە و خێزانی ئیماندار خانەوادە و خێزانێکی پاکن باشن بەبەرەکەتن خۆشەویستی خوا سوبحانەهو وتەعالا لە دڵ و ناخی گچکە و گەورەیاندا هەیە کە لە ڕاستیدا ئەمیش هەر دڵخۆشکەر بوو بۆ هەموو لایەکمان لە کاتی تیر و پشکا ئینشاءڵڵا ئێمە هەندێک وەک ئەوەی بە زمانی ئێستا دەڵێن سوپرایزمان دەبێت مفاجئەمان دەبێت چونکە ڕێژەی عومرەکان ئینشاءڵڵا زیاد دەبێت. لە ڕۆژی 24 حەوت تاقیکردنەوە لە 63 فەرمودەی پێغەمبەری پێشەوای مرۆڤایەتی درودی خوای لەسەر بێت بە بەشداری دەیان هەزار کەس بەڕێوە چوو لە ئێستادا لیژنەکان کۆتاییان بە هەڵسەنگاندنی وەڵامەکانی بەشداربووان هێناوە و لە قۆناغی داخڵکردنی ناو و نمرەی بەشداربووانن بۆ سیستەمی ئەنجامەکان بڕیاری ژوایە لە ناوەڕاستی هەفتەی داهاتوو ئەنجامەکان ڕابگەیەندرێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر